یاریەکانی خولی یانە پلەسیەکان عێراق بۆ گەیشتن بە خولی یانە پلە دووەکان نزیکە لە دواوێزگەکانی لە یەکێک لە یاریەکانی قۆناغی هەشت یانی سیروانی نوێ لەسەر یاریگای زانکۆ میوانداری لە یانەی شەباب ئەمیر کرد. هەر لە سەرەتای یاریەکەوە پرتەقاڵی پۆشەکانی شاری سلێمانی با هێرش و فشار دەستیان پێکرد. دوای تێپەڕبوونی 13 خولەک مارکۆ محەممەد بربەست یەکسانی یارەکەی شکاند و گۆڵ یەکەم و پێشکەوتنی سیروانی نوێی تۆمار کرد. سەرنجام ناونیشانی نیوە یەکەم ئەو تاکە گۆڵە بوو. لا نیوەی دووەمدا جارێکی دیکە سیروانی نوێ باڵا دەستی بەسەر یاریەکەدا نیشاندایەوە. لە خولەکی هەفتە مارکۆ محەممەد بە تۆپێکی بەهێز لا دەرەوەی ناوچەی سزا بۆ دووەم جار تۆڕی گۆڵی تیپی میوانی هەژاند. لە خولەکی 87 سیامند فازیل ئەنجامەکەی بۆ سیروانی نوێ کردا 3 گۆڵی بێوەڵام. سەرنجام یاریەکەش هەر بەو ئەنجامە کۆتایی هات. سپاس بۆ خی گەورە کە ئەمڕۆ توانیمان بڵین لە یاریەکی چارنسازدا ئەوەی کە ئێمە ویستمان و داوامان کردو لە یارزانەکان بەڕاستی پێ بڵێم بە زیاد و جێبەجیان کرد و سپاس بۆ خۆ ئەمڕۆ لە جێ یاریە بووین بە هەموو شێوەیەک وەکو ئەنجام و وەکو ئەدای یاریش یعنی ئەمە یاریەکەمان کرد ئەمڕۆ جیاواز بوو لە یارەکانی کە تا ئێستا چوونێتە چوارەیەکە بڵێن ئەو قەرارەش لە ئیتحادی عێراقیە. یاریکی گرنگمانە بوو سپاس بۆ خوا توانیمان برنەوە بەدەست بێنین ئەم قۆناغێکی هەستیارە چکە لەم قۆناغەیە بە یەک دۆڕان ئاوتە بی لە خولەکە. سپاس بۆ خۆیانمە بە باشی خۆمان ئامادە کرده بوو ئەوەی کە پێمان سوێرا بوو توانیمان بە باشی ئەنجامی بین توانیمان بچینە قۆناغی داهاتوو ئەوەی لە سەر شانی ئێمە بێەوەی لە توانای ئێمەیە بێ هەوڵ دەدەین ئینشاءالله بە پشتیوانی خی گەورە بە زیاتەوە جێبەجێگین بۆی لە قۆناغی داهاتوو ئینشاءالله قۆناغی داهاتووش ببڕین و سیروانی سەرخین ئینشاءالله بۆ پلەیەکی باشتر. بەو شێوەیە یانەی سیروانی نوێ گەیشتنی با قۆناغی چوار گۆشەی زێڕینی خولی یانە پلەسیەکان عێراق مسۆگەر کرد. تاکو ئێستاش دیار نییە دوویانە دەگاتە خولی یانە پلە دووەکان یاخود چواریانە. سیروانی نوێ سەرکەوتنێکی یەکجار گرنگی لەسەر یاریگای زانکۆ تۆمار کرد و بە 3 گۆڵی بێ بەڵام برنەوەی بەدەستێنا و بە ڕێژەیەکی زۆریش لە گەیشتن بە خولی یانە پلە دووەکانی عێراق سەرکەوتوو بوو وەک تاکە نوێنەری هەرێمی کوردستان. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.